بە پێی بەدواداچوونێکی پەیام چەند باندێکی کورد و عارەب کاری لەشفرۆشی و بازرگانی بە کرێکارانی بیانی دەکەن لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عێراق. وتەبێژی دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمیش زانیاریەکانی پەیام پشتڕاست دەکاتەوە و ڕای دەگەنێت 10 کرێکار بە نوێنەرایەتی ژمارەیەکی زۆر لەو کرێکارە بیانیانەی کە کڕین و فرۆشتنیان پێکراوە لە دەستەکەیان سکاڵایان تۆمار کردووە دەشڵێت زانیاریان هەیە کە کرێکار هەبووە بە 8,000 دۆلار فرۆشراوە. کۆمەڵێک سکاڵا لە ڕابردووە لە ساڵانی ڕابردوو تا ئەمڕۆ هەبووە کە لەسەر ئەوەی دەستدرێژیان کراوەتە سەر پێشێلکاری بەرامبەر مافەکانیان کراوە موچە و کرێمانگانەیان پێنەدراوە تاخیر بووە تا ئاستی ئەشکەنجەدان و لێدان هەبووە لە کرێکاری بیانی هەموو ئەم پێشێلکاریانە لە ساڵانی ڕابردوو بەردەوامی لێرە و لەوێ تاک بە تاک هەبووە تا ئاسی ئەوەی کە بازرگانیان پێوە کراوە بە کڕین و فرۆشتن. یعنی ئێمە دەزانین فترێک بەر لە ئێستا ژمارەیە کرێکاری بیانی بە سەردان هاتنە دەستی مافی مرۆڤ سکاڵیان تۆمار کرد لەوەی کە کڕین و فرۆشتنیان پێوە کرایە لە مابینی هەولێر و بەغدا زیاتر لە 10 کرێکاری بیانی بوون بە نوێنەرایەتی بەشێک لە کرێکارەکانی دیکە شاد بوون کە ئەوان باسییان دەکرد. ئەوەی ئێمە بیسمان و زانیمان تا 8 وەرەقە ئەم کرێکارە فرۆشاوە، ینی 6 وەرەقە 50 وەرەقە 8 وەرەقە فرۆشراون ئەمانە بەدڵنیاییەوە لە هەموو شوێنێک یعنی کرێکاری بیانی لە هەر شوێنە کاری کردبی ڕوبەڕووی حاڵەتێکی وا بووتەوە، یعنی لە ماڵان کاری کردی هەر ڕوبەڕوو بووتەوە، لە کافتریا بووی هەر ڕوبەڕوو بووتەوە، لە مەسازخانە و لە هۆتێلبی هەر ڕوبەڕوو بووتەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا بە بەرنامەیە یان ڕوبەڕوو بووتەوە؟ ئەوەی کە تا ئێستا هەبووە ڕوبەڕووی ئەم حاڵەتە بوونەوە، ئەوەی کە پێی دەگوترێت تەحەڕوژ یان پێی دەگوترێت جێچەڵی سەکسی، ئەمانە ڕوبەڕووی ئەم حاڵەتانە بوونەتەوە. بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی کار هەر کۆمپانیایەک کە کرێکاری بیانی دەهێنێتە هەرێمی کوردستان دەبێت کارتی تایبەت بۆ کرێکارەکە دروست بکات کە ناوی کۆمپانیاکە و ژمارەی هێلی گەرمی وەزارەتی کاری تێدا بێت بۆ ئەوەی ئەگەر هەر پێشێلکاریەکی بەرامبەر کرا سکاڵا تۆمار بکات. بەڵام بەشی زۆر ئەو کرێکارە بیانیانەی لە کوردستانن ناوی کۆمپانیەکان نازانن. ئەمە یەکێکە لەو کرێکارانەی لەلایەن کۆمپانیایەکی پاککردنەوە هێنراوەتە هەرێمی کوردستان، بەڵام ئێستا لە کارەکەی دەرکراوە و لەسەر شەقام خەریکی ئاو فرۆشتنە. ئەو کرێکارەش لە ڕێگەی کۆمپانیایەکەوە هاتۆتە عێراق و لە بەغدا کاری کردووە، بەڵام لەلایەن خاوەنکارەکانی لێی دراوە و ئەو دەڵێت هەڕەشەی کوشتنیشی لێکراوە، بۆیە ئێستا هاتۆتە هەولێر و خەریکی ساردی فرۆشتنە. تقریبان 5 ساڵ بوو. 5 ساڵ لە هەولێر بەخۆت هاتیە هەولێریان لەگەڵ شەریکە هاتی؟ شەریکە هاتی بوو گوتی ئەتۆ ئیش نییە وەڵای مشکلە ئێستا یەکەمە هایە ئەمین ئێستا لە هیچ شەریکەکی نی؟ ئیش نییە ئەلا ئێستا بەس ئەربانە ئاو فرشتی جگارە فرشتی گوتی نییە ئیش نییە ئاو فرشتیشت. لە بەغدا هاتی؟ چێ توێنە ئێرە شەریکە؟ شەریکە نییە هەمووی تاکسی بەغدا ئەتکەیت عربی بەغدا حەزی مارسێ پارە لە بەغدا لێیان دای؟ بەغدا مارسێ مشکلە مار پێر خەدیدنەوە ئەکبەر خەڵیدۆ. لە ساڵی 2008 تا ئێستا وەزارەتی کار مۆڵەتی هێنانی کرێکاری بیانی بە 167 کۆمپانیا داوە، بەڵام ئێستا تەنها 40 کۆمپانیا کار دەکەن. ئەوانی تر بەشی زۆری بەهۆی پابەند نەبوون بە ڕێنماییەکان و بازرگانیکردن بە کرێکارەکان مۆڵەتەکانیان هەڵوەشێنرایتەوە یان خراونەتە لیستی ڕەشەوە. زۆر توندن ئیجرئاتیەوە یەن دەگاتە زیندانکردنیش. بەڕێوبەری گشتی وەزارەتی کاریش نایشارێتەوە کە چەند کۆمپانیایە کاری بازرگانیکردنیان بە کرێکاران کردووە و سزاش دراون، بەڵام ئەو دەڵێت پشتی شێر لە بازرگانیکردن بە کرێکارانی بیانی بەر کۆمپانیا نافەرمیەکان دەکەوێت، ئەوانەی لەلایەن وەزارەتی کارەوە مۆڵەتیان پێ نەدراوە. بازرگانیکردن بە مرۆڤ تەنها کۆمپانیەکانی هێنانی کرێکاری بیانی ئەو ئیشە ناکەن و بزات ئەوانەی لە هەمویان کەمتر بازرگانی بە مرۆڤ دەکەن کۆمپانیەکانی هێنانی کرێکاری بیانی نەچونکە ئەو کۆمپانیانە کۆمپانیای ڕسمین، ئەو کۆمپانیانەی کە ناڕسمین ئەوانن کە زیاتر بازرگانیکردن بە مرۆڤ بەدواداچوونیان بۆ دەکات. ئەوەی کە بەتو دەڵم 167 وڵاتمان داوە تا ئێستا 40 کۆمپانیا ئیش دەکەن، مانای ئەوەی حاڵەتەکان هەبوونە. تەنها بەپێی ئامارەکانی وەزارەتی کار تا ئەم ساڵ لە ڕێگەی کۆمپانیەکانی هێنانی کرێکاری بیانی
نزیکەی 50,000 کرێکار هاتوونەتە کوردستان کە ساڵانە دەکاتە نزیکەی 4,000 بەڵام بەشێکیان گەڕاونەتەوە و ژمارەیەکیشیان بەهۆی کڕین و فرۆشتنیان لەلایەن بازرگانەکانەوە گواستراونەتەوە بۆ شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق. هەندێکیشیان لەسەر کارەکانیان دەرکراون. ئێستا لەسەر شەقامەکان خەریکی کاری دەستگێڕی و سوالکردنن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.